ڕاوەندانەوەی پرسیارە سەردەمیەکان. دەگوترێت کە قورئان باسی هەموو شتێکی ڕابردوو و داهاتوو دەکات. ئایا ئەمە ڕاستە؟ ئەگەر ڕاستە دەتوانین زانست و دۆزینەوە سەردەمیەکانیشی تێدا ببینین؟ ئەوە ڕاستە کە خوای گەورە بە شێوەیەکی کورت و پوخت باسی هەموو ئەو شتانەی کردووە کە خۆی ڕێگەی داوە مرۆڤ بیزانێت و دەبێتە هۆی پێشکەوتنی مادی و معنەوی مرۆڤ. بەڵام هەرگیز شتێکی وا لە قورئاندا نابینین کە خوای گەورە بابەتێکی وای باس کردبێ سوودی نەبۆ دونیا و نەبۆ دواڕۆژ نەبێت و قبوڵکردنی شتێکی لەم جۆرە داتاشینی تۆمەتی بێمانایی و بێهودەییە بۆ ئەو کتێبە پڕحیکمەتە. ئەو پەیامە پیرۆزەش زۆر لەوە بەرزترە. قورئان ڕێگەیەکی تایبەتی هەیە بۆ شیکاری بابەتەکان، جا ئەگەر ئەم ڕێگەیە نەگیرێتە بەر لەوانەیە مرۆڤ تووشی نائومێدی ببێت، واتە لەوانەیە ئەوەی بە شوێنیدا دەگەڕێت تێیدا نەیدۆزێتەوە. لە ڕاستیدا ئامانجی یەکەمی قورئان لەم پێشانگای گەردوونەدا ناساندنی خاوەنی پێشانگاکەیە لە ڕێی ئەو وشە و دێڕ و پەرەگراف و کتێبانەوە کە لە پێشانگاکەدا هەن. ئامانجی ئەوەیە ڕێگەی ئیمان و عیبادەت نیشان بدات و ژیانی تاک و کۆمەڵگە ڕێک بخات و زامنی بەردەوامبوونی بەختەوەری دنیا بکات و تەنانەت لە دوا ڕۆژیشدا مرۆڤ بگەیەنێتە بەختەوەری هەمیشەیی و ڕەها. قورئان لە پێناو بەدیهێنانی ئەم ئامانجەدا باز لە هەموو ئەو شتانە دەکات کە پێویستە و ئەو بابەتانەی دەیان وروژێنێت دەیان خاتە خزمەتی ئامانجەکەی خۆیەوە و باز لە هەر شتێکیش بە ئەندازەی گرنگی و قەد و باڵای دەکات. جاخۆ ئەگەر وەهای نەکردایە و بۆ نمونە تەنها هەندێک حەقیقەتی شارستانێتی سەردەمی باز بکردایە کە دواتر بوون بە مۆتەکە و تابۆی هاوچەرخ، ئەو کات مافی باسکردن و ناساندنی زۆر شت زایە دەبوو. حەقیقەتە جێگیرەکان و دۆزینەوەکانی داهاتوو مرۆڤ بە تایبەت فەرامۆش دەکرا. ئەمەش لەگەڵ ڕۆح و ئامانجە سەرەکیەکەی قورئاندا تەواو پێچەوانەیە. ئەو قورئانەی کە بۆ مرۆڤ دابەزیوە و ئامانجی بەختەوەری هەمیشەیی مرۆڤ و پەیوەندی مرۆڤە بە دروستکەرەکەیەوە بە ئەندازەی گەورەی و فراوانی گرنگی ئامانجەکەی فرەلایەن و ڕەنگاوڕەنگە بە مەبەستی نیشاندانی ئەو ڕەنگ و ڕوانەشی پڕی چەندەها کتێبخانە کتێب و تەفسیر نووسراون. دەبینیت ڕۆشنبیرە بلیمەتەکان لە ئاز دەربڕینە ئەفسوناویەکانی و بێهاوتایی ڕەوانبێژیەکەیدا حەیران ماون و ئەو زانایانەی کە چاو بە دەرونی مرۆڤ و بە ئاسۆکاندا دەجێڕن لە ژێڕ و ناچیشە بانگەکانیدا دەگەنە بەختەوەری بینین و تێگەیشتن لە ڕووی ڕاستەقینەی شتان و ڕووداوەکانی گەردوون. دەروونناس و کۆمەڵناسان لە ڕێگەی ئەوەوە گرانترین کێشە مرۆیی و کۆمەڵایەتیەکان چارەسەر دەکەن. زانایان و مامۆستایانی بواری ڕەوشت و پەروەردەش قورئانیان بە سەرچاوەیەکی زەنگین و ڕەنگینی خۆیان داناوە و هەمیشە لە پەروەردەکردن و پێگەیاندنی نەوەکاندا دەگەڕێنەوە بۆ لای. خستنە ڕووی ئەم ناوەڕۆکە فراوان و دەوڵەمەندە بە جۆرێک کە لەگەڵ کاکڵەکەیدا بگونجێت حواڵەی گوفتاری ڕوون و بێکەم و کوڕی تایبەتمەندانی ئەم بوارە دەکەم و خوێنەر ڕەوانەی ئەو کتێبانە دەکەم کە بەم ئاراستەیە دانووسراون. ئەگەرنا ئەو قورئانەی کە لە ماوەی زیاتر لە ساڵێکدا تەنها توانیمان چەند لایەنێکی حەقیقەتەکانی باس بکەین، متاڵاکردنی سەرجەمی لایەنەکانی لە شێوەی پرسیار و وەڵامدا لای خوێنەری بەڕێزیش ئاشکرایە کە کارێکی نەکردەیە. ئەمڕۆ کە دەگوترێت ناوەڕۆکی قورئان زیاتر ئەو لایەنەی بە زەینی گەنجەکانماندا دێت کە پەیوەندی بە زانستە هاوچەرخەکانەوە هەیە، وا دەزانم مەبەستی پرسیارەکە ئەمە بێت، بۆیە زیاتر لەسەر ئەمە دەوەستین. بەڕاستی ئەمە بابەتێک نییە پێش ئێمە دەستی لێ نەدرابێت. بابەتی زانستە هاوچەرخەکان لە قورئاندا تا هەنووکە سەدان کتێبی لەسەر نووسراوە و لەو کتێبانەدا دیشک خراوەتە سەر سەدان حەقیقەتی قورئانی. بەڵام دەبێت ئەوەش بڵین بەشێکی زۆری ئەم پەرتوکانە لەبەر ئەوەی لە ژێر کاریگەری زانست و کلتوری سەردەمەکەی خۆیان دانووسراون و لە هەندێک شوێندا تەئویلەکان زۆر لە خۆکردنیان پێوە دیارە، هەمیشە جێیگومانی خوێنەر بوون. بە تایبەت گونجاندنی قورئان لەگەڵ بیردۆزێکی زانستیدا کە جاری خۆی نەسەلمێنراوە، ئەوە یەکجار شێواندن و بچووکردنەوەی قورئانە. لە کاتێکدا دەربڕینەکانی قورئان لەو بابەتانەدا هێندەڕوون و ئاشکرایە
کە هەموو کەسێک بە تێکۆشانی کەم دەتوانێت تێیان بگات بە شێوەیەک ئەگەر باسی چێژبردن نەکەین ئەو مەلائیکەتەی ئاەتەکەی هێناوە و شوانێک لەو کەژە زۆر جیاوازیان نابێ لە تێگەیشتن لە مەبەستە ئیلاهیەکە. بابەتی بوون و وەفاداری لە بەرامبەر پتەوی و ڕوونی گوفتارە ئیلاهیەکان دەبێت بناغەی تەویل بێت. ئەمەش قورئان دەکاتە ئاوێنەیەکی گیراو لە بەرامبەر ڕووداوەکاندا، نەک دەقە قورئانیەکان بخرێتە دوای ڕووداوەکان. جا ئەگەر شیکردنەوەیەک ڕەچاوی لایەنی زمانەوانی و هۆکاری دابەزینی تێدا کرابێت و دەستەواژەی زانستیشی تێدا بەکار نەهێنرابێ، ئەگەرچی هەندێک نامۆش دەبێت بەڵام هەڵە نابێت. لەبەر ئەمەیە کە دەبینین تێگەیشتنی سەحابیە بەڕێزەکان و تابعین و ڕاوەکارێکی بەڕێزی وەک ئیبن جەریر ڕەزای خوای لێبێ زۆر گونجاوە لەگەڵ ئەو حەقیقەتە زانستیانەدا کە سەلمێنراون. ئەمە بە بەراورد بە تێگەیشتنەکانی دوای ئەوان کە قوڵتر و فەلسەفیتر دەردەکەون، بەڵام لەگەڵ ڕوحی زانستدا یەکناگرن و زۆر لە خۆکردنیان پێوە دیارە. ئەمەش ئەوەمان پێ دەڵێ کە ئەو ڕاوەکارانەی تەفسیرەکەیان نەکەوتۆتە ژێر کاریگەری سەردەمەکەی خۆیان، تێگەیشتنەکانیان لە ڕۆحی قورئانەوە نزیکترە. با هەندێک نمونە بهێنینەوە. 1. ئەو خوایەی کە لە ئەزەلەوە بۆ ئەبەد هەموو شتەکان دەزانێت و دەبینێت، سەرنجمان بۆ ئەوە ڕادەکێشێت کە بە شێوەیەکی گشتی داهاتوو سەردەمی زانست و زانیاریەکانە و ئەمەش داخوازی ئەوەیە سەردەمی ئیمان بێت. دەفەرمێت ئێمە لە ئایندەدا بەڵگە و نیشانەی سەرسوڕهێنەریان لە ئاسۆکانی بوونەوەراندا و لە خودی خۆشیاندا نیشان دەدەین. ئەمەش بۆ ئەوەی بۆیان ڕوون بێت و دڵنیابن کە قورئان ڕاست و ڕەوایە. ئەم ئاەتە کە لە سەردەمانی سەرەتایەوە تا ئەمڕۆ لەلایەن ئەهلی تەسەووفەوە بە مەورید زانراوە، ئەگەر بە چاوێکی زانستیانەوە هەڵی بسەنجێنین دەبینین ئەم ئاەتە بە تەنها خۆی موعجیزەیەکە. لە دنیای شتە گەورە و زەبەلاحەکانەوە تا دنیای شتە بە چاو نەبینراوەکان، هەر شتێک بێتە چوارچێوەی بەدواداچوون و تێفکرینی مرۆڤ، لە داهاتوودا بە ماهیەتە ئاشکرابووەکانیانەوە قورئان پشت ڕاست دەکەنەوە و بوون و یەکتایی دروستکەر و بەدیهێنەرمان پیشان دەدەن. جا هەر لە ئێستاوە کە بە سەدان کتێب لەسەر ئەم بابەتانە بڵاو دەکرێنەوە، دەبینین کە ئەو گوفتارە خواییە بە خێرایی دێتە دی و ئێمە هەر لە ئێستاوە گوێبیستی ئەو هەزاران زمانەی سروشتین کە تەسبیحاتی ئەو دەکەن و لە داهاتوودا ئاشکرا دەبن. ستایشی ئەو شتانە تێناگەن. بەڵێ، ئەمڕۆ زمانی پژاوی گەردیلەکان زۆر شتمان بۆ باز دەکەن و بە هەمان شێوە زۆر شت لە پەڵە ئەستێرەکانی شتێ دەگەین، بەڵام هێندە هەیە کە ژماری ئەو کەسانی ئەم تەسبیحاتە گەردوونیە دەبیستن لە ئێستادا زۆر کەمن و قوتابیانی قورئانیش کە ئەو تەسبیحاتە دەدەن بە گوێی دنیادا لاوازن. 2. قورئان بە شێوەیەکی دەراسە و سەرنجڕاکێش باز لە دروستبوونی کۆرپەلە دەکات لە سکی دایکیدا. دەفەرموێت ئەی خەڵکینە، ئەگەر ئێوە گومانتان لە زیندوو بوونەوە هەیە، ئەوە چاک بزانن کە ئێمە ئێوەمان لە خاک و خۆڵ دروست کردووە و دواتر لە نوتفەیەک سپێرم پەیدا بوون، پاشان نوتفەش دەبێتە خۆ هەڵواسەرێک ئێمبریۆ لە ناو منداڵداندا، لەوە دوا دەبێتە گۆشتپارەیەکی تەواو سەر و سیمادار یان ناتەواو. لە شوێنێکی دیکەشدا جارێکی دی هەنگاو بە هەنگاو باز لە پلەکانی دروستبوون دەکات و دەفەرمێت سوێن بەخوا، ئێمە ئادەمی زادمان لە ئاوێتەیەکی لە قوڕ پێکاتوو بەدیهێناوە، لەوە دووە لە جێگەیەکی پارێزرا و لە باردا لە شێوەی نوتفەیەکی زۆر بچووکدا دامان مەزراندووە، پاشان نوتفەکەمان کرد بە خۆ هەڵواسەرێک ئێمبریۆ، پاشان خۆ هەڵواسەرەکەمان کردووە بە گۆشتپارەیەک، اینجا گۆشتپارەکەمان بە پەیکەری ئێسک گۆڕیوە و بە گۆشت پەیکەری ئێسکەکەمان داپۆشیوە، پاشان ئەومان لە شێوەیەکی تردا دەرهێناوە، واتە پاش ماوەیەک ئەومان لە گیاندارەکانی دیکە جیا کردوێتەوە و شێوەیەکمان بە گوێرەی ئامادەجی خۆی پێداوە. لە ئاەتێکی دیکەدا خاڵێکی تری ناوسکی دایک ڕووناک دەکرێتەوە. دەفەرمێت ئێوە لە سکی دایکتاندا لە ناو سێ تاریکیدا دروست دەکات. هەروەک دەزانرێت منداڵدانی دایک لە سێ شانە پێکاتووە کە ئەوانیش لە دەرەوە بۆ ناوەوە پارامێتریەم و مایۆمێتریەم و ئێندۆمیتریەمن. قورئان بەم شانانە دەڵێت تاریکی و دەفەرموێت کە مرۆڤ لە نێو ئەم سێ پەردەیەدا دروست دەبێت.
لێرەوە ئێمە ئەم ئاەتە پیرۆزانەی کە ڕابەرایەتی زانستی توێکاری ئەناتۆمی هاوچەرخ دەکەن بۆ پزیشکە بەڕێزەکانمان بەجێ دەهێڵین و دەچینە سەر تایبەتمەندیەکی دیکە. 3. قورئانی پیرۆز چۆنیەتی دروستبوونی شیریشمان بە وێنەی ڕوونی و سافی شیر بۆ ڕوون دەکاتەوە کە دەفەرمێت لە ئاژەڵەکانیشدا پەند و ئامۆژگاری هەیە بۆتان جێگەی سەرنج و تێڕامانە لە نێو ئەو شتانەی لە سکیاندا هەیە لە گژ و جیای هەرسکرا و خوێندا شیرێکی پاک و بەتام و گەوارە بەرهەم دەهێنین بۆ ئەوانەی دەیخۆنەوە. لێرەدا قورئان وشە بە وشە پرۆسەی دروستبوونی شیرمان بۆ باز دەکات کە ئەو خواردانەی دەخورێن پاش هەرسکردنیان هەڵدەمژرێن و لە ڕژێنەکانی شیردا جارێکی دیکە پاک دەکرێنەوە. 4. یەکێکی تر لە دەربڕینە موعجیزەییەکانی قورئان لەم بوارەدا بریتیە لەوەی هەموو شتێک بەجوود لە شێوەی نێرە و مێیەدا دروستکراون، پاچی و بێگەردی بۆ ئەو زاتەی کە هەر هەموو بەدیهێنراوەکانی بەجوود دروست کردووە لەوەی لە زەویدا دەڕوێت لە خۆشیان و لەو شتانەش کە نایزانن. نێرە و مێیەی گیانداران لە زووەوە دەزانرێت، بەڵام لە ڕووەک و درەختەکاندا و پاشان لەو شتانەش کە نایانزانن. گەشتاندنی ئەم حاڵەتە بۆ تەنانەت ئەتۆمەکان و هەورەکانیش کە بارگەی پۆزەتیڤ و نێگەتیڤیان هەیە شتێکی زۆر سەرسوڕهێنەرە و شایانی تێڕامانە. باوەڕم وەهایە ئەم نمونەیە بەس بێت و دەمەوێت بچینە سەر تایبەتمەندیەکی دیکە، وەگەرنا قورئانی پیرۆز لە زۆر شوێنی تردا بە پێداگریەوە لەسەر بابەتی بوونی نێر و مێ لە هەموو شتێکدا دەوەستێت. 5. قورئان بابەتی دروستبوونی گەردوونیش بە شێوازە تایبەتەکەی خۆی باز دەکات. دەفەرموێت ئایا ئەوانەی بێ باوەڕ بوون نەیان بینیوە و بۆیان ڕوون نەبووتەوە کە ئاسمانەکان و زەوی یەک پارچە بوون و لەوە و دوا لێکمان جیا کردنەوە و هەموو شتێکی زیندوشمان لە ئاو فەراهەم هێناوە. ئەم شیکردنەوەیە ئەوەندە ڕوون و سازگارە پێویست ناکات نە بە گریمانەکانی کانت و لاپلاسی دوێنێ و نە بە بیردۆزی ئاسیمۆڤەکانی مۆدێرن لێڵ بکرێت. ئەگەر یەکەمین مادەی بوون ئەثیر بێت یاخود سەحابەیەکی هێندە گەورە بێت کە هەموو بوون داپۆشێت، یان ئەو ئاوەی کە دایکایەتی ژیان دەکات چ لەو هەڵمانەوە دروست بوو بێت کە لە دەریاکانەوە بەرز دەبێتەوە و دواتر بە کاریگەری هەوای سارد دەبێتەوە بە ئاو یان بە هەر شێوەیەکی دی دروست بوو بێت. ئەم ئاەتە پیرۆزە ئاماژە بۆ ئەوە دەکات کە هەموو بوون بە یەکەوە پارچەیەکی تەواو بووە و گەڵاکانی درەختی یەک حەقیقەت بوون کە نمونەن بۆ یەکتر. دواتریش باز لەوە دەکات کە لە چنارە سەرکەشەکانی کالیفۆرنیاوە هەتا مرۆڤەکان ئاوسێ لەسەر چواری هەموو گیانەوەرێک پێک دەهێنێت و بەم شێوەیەش گرنگی ئاومان بۆ باز دەکات.